لەسەر ئەو هەوڵەی کە فراکسیۆنی یەکێتی بە دیاریکراوی بەدری حسین داوێتی بۆ ئەوەی کە زانکۆی ڕاپەڕین بخرێتە ڕێبەرایەتی یاخود ڕێبەری و دەلیلی زانکۆکانی عێراق و دانپێدانانی بۆ بکرێت لەسەرم بابەتە من دەوەستم ڕاستەخۆ بەدریەخان لەسەر هەوڵەکان و وردەکاری ئەم بابەتە و گرنگی ئەم ڕێبەرایەتیکردنە و چی دەبێت بۆ دانپێدانانی لە داهاتوودا جیاوازی چیە لەگەڵ دانپێدانانە ڕاستەخۆ بەڕێز بەدریە حسین کە بەڕێز ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراقن لە فراکسیۆن یەکێتی لە بەغدادەوە میوانی ئێمەیە بەدریەخان زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەم هەوڵەی کە جەنابتان داوتانە جیاوازی چیە لەگەڵ دانپێدانان و ئیعترافکردن؟ بەڵێ سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی خۆشەویست هەڵبەتە من ساڵێک بەر لە ئەمڕۆ لەبەر دەمی زانکۆی ڕاپەڕین بەڵێنم بە خەڵکی سنوورە سەربەرزەکەم سنووری ئیدارەی ڕاپەڕین و سنووری قەزای دووکان و هەموو ئەو خۆشەویستانی کە سوودمەندن لەو زانکۆیە و ئەخوێنن بەڵێنم پێیاندا کە کار بکەم و کاری سەرەتاییم ئەوە بێ کە کار بکەم بۆ ئاعتراافکردنی زانکۆی ڕاپەڕین و هەروەها خستنە ناو دەلیلی زانکۆکانی عێراق خۆشببختانە ئەو ڕۆوا لە کەناڵە جوانەکەی ئێوە پیرۆزباییەکی گەرم لە سەرجەم خوێندکاران مامۆستایان خەڵکە خۆشەویست و سەربەرزەکەی ئیدارەی ڕاپەڕین دەکەم کە بۆ یەکەم جار زانکۆی ڕاپەڕین خرایە ناو دەلیلی زانکۆکانی عێراق. باشە جیاوازی چییە لەگەڵ دانپێدانانە و ئەم هەوڵە دەشێت لە داهاتوودا چۆن کاری لەسەر بکرێت کە زانکۆی ڕاپەڕین دانی پێدا بنرێت وەکو زانکۆیەکی معتەبەر ئەو بڕوانامەی کە وەردەگیرێت کاری پێ بکرێت لە سەرانسەری عێراقا؟ بەڵێ هەڵبەتە من لە سەرەتای دەست بەکاربوونم لە لیژنەی خوێندنی باڵا لە پەرلەمانی عێراق یەکەم سەردانیم بۆ زانکۆی ڕاپەڕین بوو لەبەر ئەو زانکۆیە کێشەی اعترافی پێکرا بوو بۆ ماوەیەکی کاتی بەڵام نەخرا بۆ ناو دەلیلی زانکۆکانی عێراق کاتێک کە سەردانی زانکۆی ڕاپەڕینم کرد لەگەڵ برای بەڕێزم سەرۆکی زانکۆی پێشوو کاک دکتۆر موفەق و دەستەی سەرۆکایەتی زانکۆ ئێمە کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لەو کۆبوونەوەی ئەوان بە نووسراوێک ئاگاداری منیان کردەوە بەوەی کە زانکۆکەیان ئاعترافی پێکراوە بۆ ماوەیەکی کاتی بۆ ماوەی 2 ساڵ بەڵام مەرجداریان کردووە ئەو مەرجانە پێویستی بە ئیمکانێتی مادی هەبوو ئەو مەرجانە و خاڵی سێمیان ئەوە بوو کە کێشەی ئەویان هەیە ئەو زانکۆیە ناوی نییە لە دەلیلی زانکۆکانی عێراقدا من کاتێکە گەڕامەوە بە بەغدا لەگەڵ بەڕێز دکتۆر نەبیل وەزیری خوێندنی باڵای عێراق کۆ بوومەوە کێشەکانم خستە بەردەستی و هەوڵم بۆ ئەوەدا کە ئەو 2 ساڵە بە شێوەیەکی کاتی بکرێ بە دائیمی بەڵام دیارە ئەوان ئەو بڕیارەیان مەرجدار کردووە یعنی بڕیارەکە هەیە اعتراف پێکرا بۆ ماوەی 2 ساڵ بێگومان ئەوش بە هەوڵ و هیمەتی کاک دکتۆر تاها لەو لیژنەیە لە فراکسیۆنی یەکێتی زۆر پێوماندوو بووە بەڵام ئەو اعترافە کاری پێ نەکراوە لەبەرەوەی مەرجداریان کردو ئەو مەرجانەش پێویستیان بە ئیمکانیەتی مادی هەبووە بۆ نمونە زانکۆی قەڵاتزە بەڵێ بێگومان ئەو مەرجانەی کە ئێستا هاتۆتە پێش ئەوەی کە با بڵێم کە گرنگە لێردا باسی کەم خوێندکاران کە لی سوودمەندن و مامۆستایانی زانکۆ کە سوودمەندە ئەوەیە کە خراوەتە دەلیلی زانکۆکانی عێراق چونکە زۆر گرنگە بۆ زانکۆیە لەبەرەوەی ئەگەر ناوی لە دەلیلی عێراقدانە بێت خوێندکاران ناتوانن لە زانکۆی تر و لە دەرەوەی وڵات بخوێنن مامۆستاکان ناتوان بەشداری نامەی ماستەر و دکتۆرا بکەن بۆ مناقەشەکردن و هەروەها ئێمە خوێندکارانمان چوونەتە دەرەوەی وڵات کاتێک کە لەوێ ڕۆیشتونە پەیوەندیان کردو گوایە ناویان لە یونسکۆ هەیە ئەو زانکۆیە زانکۆی ڕاپەڕین ناوی لە یونسکۆ هەبێت بەو ناوە ڕۆیشتونە لەوێ تەقدیمیان کردووە بۆ زانکۆ بۆ خوێندنی درێژە پێدان بە خوێندنەکەی خۆیان لەوێ پێیان گوتونە زانکۆکەتان ناسراو نییە لەبەر لە دەلیلی عێراقدانیە بێگومان ئەوەش یەکێکە لەو کێشانەی کە ڕوبەڕووی چەندەها خوێندکار بۆتەوە ڕۆژانە پەیوەندیان بەمنەوە کردووە و مامۆستایان ڕۆژانە پەیوەندیان بەمنەوە کردووە کە ئەو کێشیان بۆ دروست بووە لەبەرەوەی بە هەڵەدا چون و مەصرفێکی زۆریشیان کەوتۆتە سەرشان لێرەدا زۆر گرنگە چونکە زانکۆ اعتراف پێکراوەکان زانکۆ معتەرەفەکان لە دەرەوە تەنانەت تەعامل لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا دەکەن لە حاڵەتەدا تەنها ئەو زانکۆیانە نەبێت کە ئاستی زانستیان نزمە یاخود پێویستیان بەوە نییە اعترافیان پێ نەکرا یا شتێک شەهادە زانکۆی ڕاپەڕین چۆنە ئەو مەرجانی تێدایە بۆ ئەوەی کە
زانکۆیەکی دانپێدانراو بێت لەلایەن وەزارەتی خوێنی باڵای عێراقەوە؟ بەڵێ دیارە ئەو مەرجانی کە دانراوە بۆ ئەو زانکۆیە خۆشەویستە یەکێک لەوانەوەکو باسم کرد کێشەی بینایی هەیە کە درزیراوە لە کاتی بوومە لەرزاوش پێویستی بە کولفەیەکی زۆرە. من بۆ ئەو مەبەستا سەردانی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەت هەرێمی کوردستانی شم کردووە. ئەوان ئیمکانیەتی مادیان نییە چونکە خۆتە زانی میزانیە نییە لە ئێستادا. ئیمکانیت حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە نەتوانێت دەرەقەتی ئەو مەسروفاتە نییە و لەلایەکی تر دامەزراندنی مامۆستان ئەوەش یەکێک لە مەرجەکانە. خۆتە زانی لە ئێستادا دامەزراندن نییە، تەنانەت ئەبێ پەنا بینە بەرگرێبەست و چەند حاڵەتێکی چارەسەرێکی تر. ئەوە لە بەغدا بڕاوەتەوە کە ئەوان ئەڵێن ئەو کێشەی ئێمە نییە چارەسەریکەین، بەڵکو ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی خوێندنی باڵا ئەو کێشانە چارەسەر بکات. و یەک لە کێشەکانی تر کردنەوەی تاقیگا و پڕکردنەوەی کەموکورتەکانی تاقیگا کۆلیجی ئەندازیاری و کۆلیژەکانی تر. ئەوانە هەموو پێویستی بە ئیمکانیەتی مادیە لە ئێستادا وەزارەتی خوێندنی باڵا ئیمکانیەتی نییە ئەمانە چارەسەر بکات. بەڵام من هەر هەمان ڕۆژ کە ئەو بڕیارەم پێگەیشت و بێگومان لەسەر نامەی من ئەم بڕیارە دەرچوو کە زانکۆی ڕاپەڕین بخرێتە دەلیلی زانکۆکانی عێراقەوە مسپاسیان دەکەم. بەڵام هەمان ڕۆژ من نامەیەکم ئاراستەی جەنابی وەزیری خوێندنی باڵا کردەوە بۆ ئەوەی ئەو مەرجانە لا ببا، ئەو مەرجانە لە ئیمکانیەتی ئێمەدانیە چارەسەری بکەین. چونکە مەرجی ئەوەندە با بڵێم ڕئیسی نینە، یعنی دەکرێت کار ئاسانی تێدا بکرێ. بەڵام تاوکو ئێستا وەڵامم نەدراوەتە. بێگومان هەنگاوی دواترم بۆ ئەوە دەبێ کە ئەو ئەعترافە کاتیە بکرێ بە ئەعترافی دائیمی، چونکە بەڕاستی ئێستا ئەوەی کە ببێ بەعتراف هەنگاوی و دانی پێدا بنرێت هەوڵی ئەو چییە و جیاوازی چی دەبێت لەوەی کە بخرێتە نێو ڕێبەریەکەوە؟ ئەعترافکردن و دانپێدانان لەگەڵ دلیل چ جیاوازیەکێ؟ لەوانەیە سە زۆر کەس هەم لە خوێندکاران هەم مامۆستایانی زانکۆ لە سنووری ڕاپەڕی چاوەڕی ئەم بابەتە بن بزانن وردەکاری ئەم بابەتە چییە و هەوڵی داهاتوو بۆ ئەوەی کە بێ بە زانکۆیەکی دانپێدانرا و هەنگاوەکانی چییە بێ؟ بەڵێ بێگومان ئەوە یەکێک لە مافەکانی ئەو زانکۆیەیە کە ئەعترافی پێ بکرێت بشخرێتە دەلیلەوە. بەڵام ئەعترافی پێکراوە هیچ هەنگاوێکی نەندراوە، هیچ سوودێکیان لەو ئەعترافە وەرنەگرتووە. بەڵام ئێستامە قۆناغێکمان پێشخستووە، خستومانەتە دەلیل. لە کاتێک کە خرایە دەلیل ئێمە وەکو باسمان کرد ئەو خوێندکارانە مافی ئەوەیان دێ دەستکراوە بن بۆ ئەوەی بتوانن درێژە بە خوێندنی خۆیان بدەن لە زانکۆکانی تری کوردستان، لە زانکۆکانی دەرەوەی وڵات. ئەعتراف پێکردنەکە وەکو وتم مەرجداریان کردو. ئەو ئەعترافە ئەگەر ئەعترافی پێنەکرێ بۆ ماوەی 4 ساڵەکە لە دەلیلی زانکۆکانی عێراق ئەهێنرێتە دەرەوە. یعنی لەو مافەش بێبەش دەبن کە بڕۆن بخوێنن یاخود بتوانن لە شوێنی ترا خزمەت بکەن. بۆیە ئەعترافکردنەکە سەرەکیە، یعنی ئێمە هەوڵمان ئەبێ لەمە دووە هەموو هەوڵەکانمان چ بکەینەوە بۆی ئەعترافی پێ بکرێت. کەگەر بۆ 2 ساڵە کێشەکان ئەو مەرجانە چارەسەر نەکەین بێگومان ناوی ئەو زانکۆی لە دەلیلی زانکۆکانی عێراق دێتە دەرێ. جیاوازیەکەی ئەوەی ڕەبتی بەیەکەوە هەیە. ئەو ئەگەر تۆ هەموو مەرجەکانی زانکۆیەکی ستانداردت نەبێت لەسەر ئاستی عێراقا لە دەلیل شوێنی بۆ ناکرێتەوە. بەڵام ئێمە کار ئاسانیمان بۆ ئەو کردو کە مەرجەکان بەو شێوەیە نینە کە ئەوەندە مەرجی بەهێز بن بۆی نەتوانین چارەسەریان بکەین. ئەو هەنگاومان ناوە خستومانەتە ناو دەلیل بۆ ئەوەی خوێندکاران لە ماوەی ئەو 2 ساڵە کە بڕوانامەکان وەردەگرن بڕوانامەکان ناسراو بێ لەسەر ئاستی عێراق و لە دەرەوەی وڵات و دواتر بتوانن درێژە بە خوێندنی خواندن وەکو چەند ڕۆژی ڕابردوو چەند مانجی ڕابردوو کێشەیان نەبێت. ئێمە و کێشەمان بۆ چارەسەرکردون ئەوەی کە ترکەماوە هەنگاوی ترکەماوە ئینشاڵە خوا پشتیوان بێت ئێمە هەنگاوی بۆ دەنێن و چارەسەری بۆ دۆزینەوە. باشە بەدریەخان بەدەر لە زانکۆی ڕاپەڕین زانکۆی دیکەشمان هەیە کە هەر تا ئێستا لەلایەن وەزارەتی خوێنی باڵای عێراقەوە دانپێدانانیان بۆ نەکراوە و نەشتونەتە نێو دەلیلی کە جەنابە باسی لێەوە دەکەی. ئەمانە چیان بۆ دەکرێت؟ بنمونە زانکۆی گەرمیان، زانکۆی دیکە وردەوردەوە خەریکە دەکرێتەوە. بەڵێ بێگومان خاتون جان دیارە ئێمە وەکو خۆم کە سەرەتا دەستم بەکارەکەی خۆم کردووە، من چەند زانکۆیەکم کردوتە کاری سەرەتایی خۆم بەڕاستی ئەو زانکۆیانی کە حکومینە. بۆ نمونە زانکۆی ڕاپەڕین زانکۆیەکی حکومیە لە سنوورێکی قوربانی دەر و پاشماوەی ئەنفال و کیمیاباران و ڕۆڵەی شەهید و
خەڵکێکی منداڵی خەڵکی هەژار تێدا دەخوێنێت وە زانکۆی گەرمیان پاشماوەی ئەنفال و کیمیاباران و کۆمەڵە خەڵکی دەربەدەر و منداڵی هەژار تێدا دەخوێنی زانکۆی تەرموشمان هەیە بە هەمان شێوە من لە پاڵ زانکۆی ڕاپەڕین هەوڵی جدیشم بۆ زانکۆی گەرمیان داوە زانکۆی گەرمیان لە ڕووی یاساییەوە هەموو ڕێکاری یاسایەکانی خۆی تەواو کردووە هیچ کێشەیەکی نەما هیچ مەرجێکی تێدا نەهێشتێتەوە بۆی بتوان احتراق پێ نەکەن تەنها ئێمە کێشەی زانکۆی گەرمیان ئەوەیە کە 3 کولیەمان لە شاری خانەقینی خۆشەویست هەیە شاری خانەقین ڕاستەخۆ سەر بە دیالێ سەر بە مەرکەزە زانکۆی گەرمیان سەر بە کوردستانە لەبەرەوە لێمان بۆتە کێشە ئەوان دەڵێن ینی خودی جەنابی وەزیر دکتۆر نەبیل بەمی وتووە ئەوە کێشەیەکە کێشەیەکی ناوچە کێشە لە سەرەکانە لەبەرەوەی ئەو 3 کولیەی کە هەیە لە شاری خانەقین ناوچەیەکە تابعی مادەی 140 لە ئێستاش لە مادەی 140 وجودی نەماوە ئێستا ئێمە لە هەوڵی چارەسەرێکی ترداینە بەڕاستی من لەگەڵ جەنابی وەزیر باسشم لەوە کردووە ئەوان پێیان وایە چەند حەلێکیان چەند چارەسەرێکیان هەیە بۆ ئەوە یەکێکیان لەوە کە ئەو سێزانکۆی بگوازرێتەوە بۆ شارەکانی تری کوردستان وەکو دەربەندی خانە کفریە هەر شارێکی تر کە ئەو زانکۆیانی تێدانە بێ وە چارەسەرێکی تر دای ببڕێنن لە زانکۆی گەرمیان بخرێتە سەر زانکۆی دیالە بەڵام من بەنیازم لەگەڵ یەکێک لە ئەندامانی لیژنەی خوێندنی باڵا کە نوێنەری دیالێ سەردانی ئەو سێزانکۆیە بکەم لە نزیکەوە بزانین جویان لێ بگرین بزانین ئەوان چۆنیان پێ باشەوە سەردانی زانکۆی گەرمیان بکەین بزانین هەل چییە بۆ ئەو چارەسەرکردنی و چێشتکە ناکرێ ئەو هەموو خوێندکارە ئەو هەموو خەڵکە قوربانی دەرە کاتێکە دوای هەم ماندوو بوون و هیلاکێتێش بڕوانامەیەک وەرەگرێ بەڵام بڕوانامەکەی لە هیچ شوێنێک نەخێنرێتەوە من نمونەیەکت بۆ بێنمەوە لەو ڕۆژانەدا بەڕێزێک کە عەمیدی کولیەیەکە لە زانکۆی گەرمیان دیارە ئەندامی لیژنەی مناقەشەی دکتۆرای بووە لە دیالە کاتێک کە زانیویانە لە سەر بە زانکۆی گەرمیانە پێیان گوتووە ببوورە ئێمە تۆمان لادەوە یەکەشترمان لە شوێن تودان چکە ناتوانانی تۆ بێ لە شوێنە بەشدار بێ من ئەو بەڕێز ئەشناسم دەرچووی زانکۆی سلێمانیە بەڵام لەبەر ئەوەی لە زانکۆی گەرمیانە و زانکۆی گەرمیان اعترافی پێ نەکراوە و نەخراوەتە دەلیل ئەو مافیان لێ وەرگرتوتەوە باشە ئەی ڕۆڵ و ئەرکی وەزارەتی خوێنی باڵای هەرێمی کوردستان چیە لەم نێوەندەیە لەگەڵم هەوڵی جەنابتانە هیچ پەیوەندی کۆنتاکتێکتان هەبوو بۆ جێگیرکردنی بڕیارێک لەلایەن وەزارەتی خوێنی باڵای عێراقەوە کە هەوڵەکە وەزارەتی خوێنی باڵای هەرێمی کوردستان تێیدا بەشدار بێت هەوڵی ئەمان چی بۆ بابەتەکە پێویستی بە بەدواداچوون و داوای ئەمان نابێت بەڵێ هەڵبەتە ئێمە لە مانگی حەودا وەکو لیژنەی خوێندنی باڵا پێم وایە یەکەم لیژنەیە لە پەرلەمانی عێراق سەردانی کوردستانی کردبێ من هەوڵمدا ئەو لیژنەیە بێنم لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا ئێمە کۆبووینەوە و جەنابی وەزیر و جەنابی وەکیل وەزیر و بەڕێبەرگشتیەکانیش هەمووی لێ بەشدار بوون لە کۆبوونەوەیەکە من ئیشارەتم زۆر بەو زانکۆیانەدا کە اعترافیان پێ نەکرا بە تایبەتی لە پارێزگای سلێمانی ئێمە زانکۆی ڕاپەڕینمان هەیە زانکۆی گەرمیانمان هەیە زانکۆی چەرمومان هەیە وە کۆلیژی پزیشتیمان هەیە لە کۆی ئەوان هیچی اعترافی پێ نەکراوە دیارە ئەوانش ڕێی خۆیانە بوو کێشەی ئەوان بۆ ئەو مەرجانە کە با بڵێن مەرجی پێویستی بە ئیمکانیەتی مادیە کێشیان ئەو بوو کە میزانیە نییە لە ئێستادا وەزعی حکوومەتی هەرێمی کوردستان لەبار نییە بۆ ئەو سازکردنی ئەو میزانیە باقی ئەوەی تر کە سیاسیە ینی بەڕاستی ئەوانیش بە هەمان شێوە بە پەرۆشن و پێیان وا بوو هاوکار دەبن و ئێمە ئاگامان لە یەکترە من هەر لەسەر ئەو بڕیارەی کە وەزارەتی خوێندنی باڵا لەو چەند ڕۆژی ڕابردە لە پەیوەندیەکی تەلەفۆندا لەگەڵ بەڕێز دکتۆر ئارام وەزیری خوێندنی باڵا قسەمان کردووە و بەڕێزیان زۆر دەستخۆشی لێ کردوم بەڕاستی سوپاسی دەکەم و قسەمان لەسەرەوە کرد چۆن ئەو کەموکورتیانەی کەماون چارەسەری بکەین و بەڵێنی داوە پشتیوان بێ هاوکار بێ ئینشاءڵڵا بە هیمەتی هەموو لایەک ئەو کێشانە بەرەو چارەسەر دەبین. باشە بەدری خان لەگەڵم هەوڵی جەنابتانە ئەمەوێت بزانم هەنگاوەکانی داهاتوو بۆ ساڵانی داهاتوو چی دەبن بۆ بوژانەوەی دەزانین ئێستا لە هەرێمی کوردستاندا بەشێکی زۆر زانکۆی باشەیە و زانکۆی ئەهلیش بە هەمان شێوە هەن زانکۆی حکومیش هەن ئەنی هەوڵەکانی داهاتوو چی دەبێت بۆ بەرەو پێشبردننی خوێندن لە زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستانە تا چەند ئاوەڕی جددی لەم بابەتە دراوەتەوە لە بەغدا.
دیارە ئێمە وەکو لیژنەی خوێندنی باڵا ئێمە بەردەوامین لەو دۆخەشدا ئێمە بەسکای بەردەوام کۆبنەوە دەکەین ئێمە لەبەرەوەی لەگەڵ لیژنەی پەروەردە یەک لیژنە بۆ پێشتر تا ئێستا ئێمە خەریکی داڕشتنەوەی پەیڕەوی ناوخۆی لیژنەکەمانین و هەوڵمان داوە کە یەکەم کار وەکو باسم کرد ئێمە لە زانکۆ حکومیەکانەوە دەست پێ بکەین کێشەکانیان کە مکوتیەکانیان سەرەتا کارمان بۆ زانکۆ حکومیەکان بێ بێگومان پلانی دۆمان بۆ زانکۆ ئەهلیەکانە بەداخەوە ئێمە هەندێک زانکۆمان هەیە هەم لە کوردستان لە عێراقیش ئەسڵەن بەڕاستی نازانم یعنی ناویان چی لێ بنین لەبەر هیچ مەرجێکی زانکۆی تێدانە بەڵام زانکۆشمانێ لە پاڵەوە زانکۆی ئەهلیە زانکۆی زۆر باشن زانکۆی زۆر لە ئاستی زانستیە لە مستەوایەکی بەرزدانە بێگومان دوای ئەو چارەسەرکردنی کێشەی زانکۆ حکومیەکان هەنگاو دەنین بۆ بەداداچون بۆ ئەو زانکۆیانە بۆی بتوانین تەنسیقێکیان پێ بکەین لە بینی زانکۆ حکومی ئەهلیەکان خاتونی ئەزیز ئێمە وەکو باڵێم کەسێکی دنیا دیتەین لە هەموو دنیا زانکۆ حکومیەکان ئەولیات بۆ ئەوانە و ئەبێ گرنگی زۆر بە زانکۆ حکومیەکان بدرێ و هەموو حکوومەت تەرکیز دەکاتە سەر زانکۆ حکومیەکان بۆی بتوانن توانە و کەفاەتە حەقیقەکە لەوێ دەرکەوێ لەوێەوە دروست ببێ زانکۆ ئەهلیەکان کەمتر احتیمامی پێدەدرێ کەمتر گرنگی پێدەدرێ بەڵام بەداخەوە لە عێراقش و لە کوردستانیش بە پێچەوانە بووە منداڵێک کە زیرەک بێبێ بڕاتە زانکۆی ئەهلی و یاخود بە پارەیەکی زۆر و لە زۆر شوێنە نەعەدالەتی هەیە لە وەرگرتنی پارە لە شارێکەوە بۆ شارێک فەرقی هەیە ئێمە وەکو لیژنەی خوێندنی باڵا لە بەرنامەماندایە بەڵام وەکو باسم کرد لەبەرەوەی دۆخەکەش لەبار نەبووە نەدۆخی ئەمنی بەغدا ئەوەندە لەبار بووە و پەرلەمان تعتیل کراوە ئەوانە هەموو گرفتن هاتوونەتە بەردەممان ئەگەر نا ئێمە هەنگاومان بۆی ناوە و لە دوای چارەسەرکردنی کێشەی زانکۆ حکومیەکان بێگومان لەپاڵ ئەوشدا کار دەکەین بۆ بەدواداچوونی زانکۆ ئەهلیەکان. باشە من یەک بابەت باز دەکەم جا نازانم لەسەرم بابەتە کارتان کردووە ئێوە لە لیژنەی خوێنی باڵا لە بەغدا یاخود لە پلانتانە هەبێ ئەوژەوەیە ئەو بڕوانامەی کە خوێندکارانی زانکۆ پەیمانگەکان لە هەرێمی کوردستان وەری دەگرن دواتر ئەگەر ڕێیان بکەوێتە وڵاتێکی دیکەیان بیانەوێت لە وڵاتێکی دیکەی دەرەوەی هەرێمی کوردستان نیشتەجێ بن بڕوانامەکەیان دان پێدانراونیە دەبێت سەر لە نوێ بخوێنەوە لە وڵاتی دیکەیە چی بۆ ئەم بابەتە دەکرێت بۆچی لە هەرێمی کوردستانە زانکۆکان تا ئێستا بڕوانامەکانیان و دان پێدانراونیە؟ بەڵێ هەڵبەتە ئەوە یەکە لە کێشەکانە یعنی ئێمە وەکو لیژنەی خوێندنی باڵا کێشەمان ئەوەندە زۆرە یعنی ڕەنگەوەی تۆ باسیەکەی ئەوەش یەکێک بێ لەو کێشانە بەفعلی وایە یعنی ئێمە لێرە خەڵک هەیە زۆر خەڵکێکە لە ئاستێکی ینی پلەکەی لە ئاستێکی بەرز بووە و لە کولیەکی باش و بە دەرەجەیەکی باش بەڵام کاتی کە دەسێتە دەرەوەی وڵات شەهادەکەی بە هیچ وەرناگیرێ ئەبێ بڕوا بخوێنێتەوە ئەوە یەکێکە لە کێشەکانە بەڕاستی ڕەنگە چارەسەری کێشەی ئەوە بێ لەسەر ئاستی وەزارەتی خوێندنی باڵای عێراق ئەو کێشەیە تاوکو ئێستا جێگفتوگۆیە تاوکو ئێستا چارەسەرێکی بۆ نەدۆزراوەتەوە و بێگومان لە وڵاتێکیشە بۆ وڵاتێکی تر جیاوازە بێ ڕەنگە بڕوا لە ئێران فەرقی هەبێ یا لە تورکیا فەرقی هەبێ بەڵام لە وڵاتێکی ئەوروپی ڕەنگە بڕوا ئەگەر بە فەرمی حکوومەت نەیناردبێ ئەو کاتە بەڵێ ڕاستە فەرمووی ئەو کێشەیە زانکۆکە هەر لەوێ ئاعترافی پێ هەر معتەرەف نییە ئەسڵەن دەبێت بچێت دەست پێ بکاتەوە چی دەکرێت بۆ ئەم بابەتە لەگەڵ هەمانگیتانە بێ لەگەڵ وەزارەتی خوێنی باڵای هەرێما بۆ چارەسەرکردنی ئەم کێشێ چونکە کێشەیەکی ئاسان نییە زۆرێک لە خوێندکاران ئاگدارین کە دەیانەوێت بڕۆنە وڵاتێکی دیکە بە مەبەستی نیشتەجێبوون بێیان هەر هۆکارێک و زروفێکی تایبەتی ژیانیان بێ دواتر دەبێت سەر لە نوێ بخوێنەوە لە وڵاتیان ناتوانن ئیشوکاری حکومی پێ بکەن بە بڕوانامەکانیان چی دەکرێت بۆ بابەتەکە؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێ ناڵێم ئێمە ئەوەش یەکە لە بابەتەکان بەڵام تا ئێستا گفتوگۆمان هەر یەکەی ڕێی خۆمان هەیە لەسەر ئەوە بێگومان ئەو زانکۆی کە لێی دەرچووە و بڕوانامەکە ئەوانە هەموو ڕەنگە گرفت بێ بۆ ئەو کەسە بەڵام تاوکو ئێستا ئێمە وەکو باسم کرد لەبەر دۆخەکە ینی ئەوەندە فریای ئەوە نەکەوتوین چکە بەڕاستی ئێمە من ئەو ڕاستیە دەڵێم ئێمە وەکو پەرلەمانتار تا ئەو دەقێژ کاری پەرلەمانتاری خۆمان وەکو پێویست نەکردووە چونکە خۆتان نەزانن لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە ئێمە تا ئێستا حکوومەت تشکیل نەکراوە تا ئێستا حکوومەتی کاربڕێکەرە ئەوانە هەموو ئاستەنگن لە بەردەم کارەکانی ئێمە بۆیە ڕەنگە کارەکانی تریشمان هەردووا کەوت بێت بەڵام هەندێک جارەیە پەرلەمانتارێک یعنی چۆن ئەڵێ مجازات
مستەزەفە ئەکا. ئێستا بۆ نمونە من ئەو ڕۆژەکە لە وەزارەتی خوێندنی باڵا کۆبوونەوەم هەبوو کاتێک کە گەڕامەوە من کەوتمە ناو خۆپیشاندەران و دواتر کەوتمە ناو شەڕەکەش بەڕاستی یعنی ئەوانە ئەوەی کە دەیکەین تەنها جوهدی شخصی خۆمانە ئەگەر نا وەکو پەرلەمان وەکو پێویست ئێمە نەمانتوانی و کارەکانی خۆمان بکەین بە دڵنیاییەوە لە بەرنامەمانە بێ بەڵام لە ئێستاوە ئەوەی ڕاستی بێ ئیشمان لەسەری نەکردووە بەڵام بە دڵنیاییشەوە ئەوەی کە خەڵک لە ئێمە چاوەڕێ دەکا ئێمە بە دڵنیاییەوە زۆر لەوە زیاتر بۆ خەڵکی خۆشەویستی خۆمانی دەکەین. بەدریەخان دەمەوێت ئەمە بکەم بە دوا پرسیار گەشتێکی دیاریکراوە بێ لەسەرم بابەتە جنابەت باسی لێوە بکەیت. من لادم چوو بێ بیکەم بە پرسیار بۆ جەنابە. بەڵێ من زۆر سپاسان دەکەم بۆ کاتێک کە بۆ ئێمەتان ڕەخسان تەنها ویستم ئەو تەوزیح بدەم لەسەر ئەو دانپێدانانە بۆ 2 ساڵی زانکۆی ڕاپەڕین و جێکردنەوەی زانکۆی ڕاپەڕین لە دەلیلی عێراقدا ئەو دەستکەوتێکی گرنگە من دووبارە پیرۆزبایی لە خوێندکاران لە مامۆستایان دەکەم و هیوادارم بتوان لەو 2 ساڵەدا ئەوان سوودی لێ ببین و ئێمەش ئەوەی کە ماوە ئینشاءالله بە هەوڵی هەموو هەموو لایەک چارەسەرێکی بۆ بدۆزینەوە و ئومێد دەکەین زانکۆکانی کوردستانیش هەمویان هەوڵ بدەن بۆ ئەوەی لە ئاستێکی بەرزدا بتوانن زانست بدەن بە خوێندکاران وەکو چۆن لەوێ یعنی ئەوێ ئەو مەدرسە ئەو زانکۆیە بتوانی ئەو مؤسسە زانستیە بتوانی خەڵک پێ بگەێنێ خەڵک دروستکە و ئەو خەڵکە بەلیمەتەی لە دنیا دروست دەبێ هەموو لە زانکۆکان دروست دەبن هیوادارین ئێمەش بتوانین زانکۆکانمان بگەینەوە ئاستا کە لە هەموو دنیا اعتراف پێ بکرێ و خوێندکارەکانشمان بتوان بە بڕۆنامەکانی خۆیان لێ درێژە بە خوێندنەکانی خۆیان بدەن. بەڕێز بەدری حسین کە بەڕێزی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق مەلا فراکسیۆنێکێتی لە بەغدادەوە میوان مابووی سپاس ئامادەبوونیت. خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کاتە ئێستا بینەر مامۆی.